ئەم موچە هی 2 مانگ بوو بە مانیەدای بێژێ ئەوە دەستکاری موچە کراوە بگەڕێنە بۆ ناوەنەکانی خوێندن نەخێر ئێمەش پێمان وتن ئەمە مزداقەتی لە دەداوە حکوومەتە ئەمانە ئەم واعیزانە هیچیان لە دەست نایە تەنها ئەوە نەبێ خەڵک فریوەدەن بۆ ئەوەی خەڵک بگەڕێتەوە بە باخەڵی خاڵی بە قەرزاری کرێخان و ئاو و کارەبا و مەتعەم و بازار و هەموو شتێک خەڵک قەرزارە حکومەت دەستی بۆ باخەڵ بردووە کاکە ئیتر ئەمانە وعد و وعودیان نیە مزداقەتیان لە دەستداوە پەروەردەی کەلان لە خۆیەوە بڕیارەوەی دەرکردە پرسی کەسی نەکردووە تایسە ئێمە چەندین جارە خۆپیشاندان و ڕێپێوان بۆ بەردەم پەروەردەکانەکەین چی گشتی بێ چی پەروەردەی کەلار بێ تا ئیسە تەنانەت بەڕێوبەر یا هیچ کەسێک نەهاتە هیچ قسێ بکە لێ دوانی بدا لەگەڵمان دانیشێ هیچ شتێک بڵێ هیچ نازانم خۆوانی شەروەکو هەمان معاناتی ئێمەیانەیە بگراوان زیاتر بێ بۆ ئێمە جارێ بەردەوام لەبەر ئەوەی ئەم موچە نازانم هیچ زمانێت نییە اینجا جگە لەو موچەی مانگی 12یان بڕیوە ئەیکەنە 2 بەش بۆ مانگی 1 و 2 تەواو تا ئەوەنە مەرامی خۆیان تا بڵێن وەکو حکوومەت سیستەمی پەروەردە ئەمساڵ سەرکەوتو بۆ هیچی تر